Gabriel Moshe berpiserê xistina aşûriya demokratîk li Qamişlo digelme. Birêz Gabriel demata baş be. Ew rewşanha ser erdî heye, ew rêkeftina heye, derbasbûna hêzên emniyên Şamê bo wê devera hûn lê gelo. Tu çawa dibînî? مجرد الوصول إلى اتفاق شامل يعتبر خطوة إيجابية هەردوو لا بێگومان ئەمە هەنگاوێکی ئەرێنیە و برینی ڕێگەیەکی باشە لە دژی شەڕ ئەو ڕێکەوتنێکەوە لە نێوان هەردوو لا کراوە واتە لە نێوان حکوومەتی سووریا و هەسەدە کراوە ئەمە بە سێ بەش جێبەجێ دەکرێت هاوکات هەندێک نەبوونی متمانە هەیە و هەندێک ئاڵۆزە هەیە بەڵام ئێستا بێگومان وڵاتانی گەرانتیکار لێرەدا ڕۆڵی خۆیان دەگەرن بۆ دووبارە دروستکردنەوەی ئەو متمانەیە هەرێمی کوردستانیش بەشێکە بێگومان لەوە بۆ ئەوەی بکرێت کە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێت لە پێناو ئەوەی ئەو ناوچانێکەوە هەیە ئەو خەڵکی کە لەو ناوچانە دەژین هەمویان تایبەتمەندەکانیان بپارێزرێت چونکە ناوچەکە تەنیا یەکنەتەوە نییە کووردە عەرەبە ئەرمەنە سریان ئاشووری موسڵمان ئێزیدی کریستیان هەموو ئەمانە لەو ناوچانە بۆیە دەبێ تایبەتمەندی ئەو ناوچانە بپارێزرێت بێگومان ئەگەر بێت و باس بکەین یەکێک لە ئاڵۆزترین دۆخەکان ئەوەیە کەوە لایەنەکان هاتوونەتە ناو حەسەکەواتە حکوومەت هێزەکانی خۆی هێناوەتە قامشلۆ و حەسەکە لە ڕووی ئەمنیەوە ئەمە شتێکی بێگومان هەندێک سەختە ئەگەری هەندێک پێکدەدانی دیکە هەیە بۆیە پێویستە ئەمە بە شێوەی باش بخرێت بەڵێ هەڵبەتە بەریان ئاژی گەلی جارە مەسەر ڕەوشە سووری باڤرا لە کوردستان 24 ئاڤیە برێز گابرێل لێنها ڕەوشەکردنە قۆناغا بەگوێس هەیە قۆناغا بەگوێس قۆناغێکی گەلێکی هەستکارە وەکەتە گوتی ئەف هێزن ئەمنیەن حکوومەتە سووری دەدید دەربازی ساحلێژی ببوون چ بسەری عەلەویان هات چ بسەری دوورجیان هات دوو شەڤجی لەور شەڕ بوو گەلو سەروبەندی دەربازبوونەوان بۆ قامشل و حەسەکی لەڤان دەڤەران بە ئەو پێکڤەژیانە لەور هەیە ئەو نیمچەڤەکریا لەور هەیە ئەف هێزەوەیەکە قبول بکەن فعلا فەکتەرێ پێتر پێسکردنە ئەمنیەتە دەڤەرێ بن یان دێ فاکتەرێ قەلاقێ بن شێوازی دەربازبوونەوان چاوایە گەلو بێگومان لێرەدا هەندێک شلەژانی هەیە چونکە حکوومەت کاتێک ئەو خاڵانەی بەزاندووە و هاتووەتە پێش ئەمە یەکێکە لەو قۆناغانەیەکەوە پێشتر ئاماژەی پێدراوە بەتایبەتی ئەو ناوچەیەکە کەوتوەتەوە ڕۆژەڵاتی فرات هاوکات دواتر هاتە لای ڕەقە و دەرەزوور لێرەدا نەکرا دەتوانم بڵێم پێشەکاریەکی زۆر لەو ناوچانە دەبوو وەک ئەوەی کە لە سوێدا ڕوویدایان لە ساحلی سووری ڕوویدا بوو ئەمە جیاواز بۆ هەندێک دۆخەکە و پێویستە چاودێری بکرێت ئەو هێزانەی کەوا هاتوون و گەرانتی کارن پێویستە ئەوان چاودێری ئەو دۆخە بکەن و ڕێک ناکرێت پێشەکاری پێ بەرامبەر بە خەڵک بەتایبەتە چونکە خەڵکیش بێزار بۆ لەو شەڕێکەوە هەیە بۆیە ئەوان دەبێت لێکتێگەیشتنێکی باشیان هەبێت لەگەڵ خەڵک لەگەڵ تەرەف ئەو لایەنەیەکەوە لە ناوچدا هەن ولی برێز گابرێل ئەڤەیەکەتە گوتی دەڤەرێکە فرە پێک هاتە گەل و هون وەکو پێک هاتە ئاشووریان وەکو پێک هاتێن دەڤەرێ di çarçovêvan rêkeftinên hatiye kirin pirsbû hatiye kirin serincewa hatiye wergirtin لە ڕاستیدا ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵ لایەنی حکوومەت لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی سیاسیەوە بێ هەموو ئەوان باستەوە دەکەن کەەوە هاتنی سوپا ئەمە تەنیا دووبارەی خستنەوەی وڵاتە لەگەڵ لێکتێگەشتیشتەوە لەگەڵ تەواوی هێزەکان و نەتەوە جیاوازەکان بۆیە خەڵکێکی زۆر قسە دەکەن ئێمەش قسەیان لەگەڵ دەکەین لەگەڵ ئەوانە و ئێمە جەخت لەو دەکەینەوە کە پێویستە ئاشتی هەبێ ئاشتی بپارێزرێت هێزە عەرەبیەکان هێزە سیاسیەکانی کورد و ئاشووری و هەموو ئەوانە دەبێ ئاشەش تەواو هەبێ
و لەگەڵ کۆمەڵگەی مەدەنیش هەموو ئەمانە هەماهەنگیان هەبێ بۆ ئەوەی هەموو لایەک بتوانن ئاشتیەکی تەواو فراهەم بکرێت لە پێناو هەموو پاراستی تەواوی پێکاتەکانی ئەو ناوچەیە چونکە ئەمە هەر بەو شێوەیە بووە لە دێرزەمانەوە هەرچەندە هەندێک دۆخ ڕوویدا لە ناوچەکەدا بۆ نمونە ڕوبەڕووی داعش بووینەوە ڕوبەڕووی چەندی شلەژانی جیاواز بووینەوە و ئێستا ئیرادەی ئەم نەتەوانە لەو ناوچانە لەگەڵ ئەوەیەکەوە هەموو لایەکان پێکەوە کۆ ببنەوە بە تایبەتی لایەنی هەستە دەبێ لایەنی حکوومەت بێ هەموو ئەوانە ئاشتیان دەوێت لە ناوچەکەدا کەواتە ئەوێ ئاشتی ببێن جودایە و ئەوێ دەسەڵاتدار گەل و حتا چەندێ باوەریە بێ ئاشتی و پرەنسیبên دەموکراسی و بەرچاوگرتنە مافی هەموو پێکهاتên سووری هەیە توزانی سووری وڵاتێکی فرا پێکهاتە لەسەر ئەساسێ ئولی و نەتەوی و دیموگرافیژی کەواتە گەل و ئەوە مە بەحەسکری دەما ساڵێکدا لە سووریا هاتکە ئەنجامدان پشتی ڕژێمە ئەسەد هەم باوەرن ئەفرێکەفنەژی سەر ئەردێ دە خزمەتە ئارامکردنە دەڤەرێدا بە بەرچاوکردنە دیموگرافیکە دەڤەرێدا بە سووریا بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش حەسەکە یان باڵێن ناوچەی جەزیرە ئەمە نمونەیەکی جوانە لە ڕووی هەمە چەشنی نەتەوەیی زمان ئاشووری تێدایە کوردی تێدایە عەرەبی تێدایە چەندین زمانی دیکەی تێدایە بۆیە هەر حکوومەتێک یان حکوومەتی ئێستا یان نار حکوومەتێک لە ئایندەدا بۆ یەک پارچەی خاک و دەبێ ناکرێ بەڵێ برێز گابرێل پێش هاتەکەن وایە شوندا مێ حسێبێ پرسێ بکەین